بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە قەزای بنەسڵاوم دەسمە لای بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیان بابزانم لێرە بازار چۆنە و هاوڵاتیان و کاسبکاران دەربارەی دۆخی بازار چی دەڵێن و ئەو داهاتەی کە ڕۆژانە کۆی دەکەنەوە یان ئەو داهاتەی کە بەدەستی دێنن بەشی بژێوی ژیانیان دەکا ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکە بەیەکەوە وەڵامەکەی وەردەگیرینەوە بیسەر و بینەرمان بن. سلام علیکم. علیکم السلام برا گەورە. بابزانم لە بنەسڵاوە بازار چۆنە؟ وەک ئیستا خۆ دەزانی مەعاژ نییە تش نییە ئەو باشە نییە بڵێم باشە بەس هەتا ڕادێ عیبمان نیە لە خوا بەسیانی ئەو بێموسەیە تاسیری هەیە؟ تاسیر هەیە بەڵێ تاسیری بەس باشە باش تاسیری بەخوای بڵێم لە 150 بەڵێ. ئەوەی کە دەڵی باشە لە قەناعەتەوە ینی پێ ڕازی لە خوا بەزیاد بێ خۆم وە خۆم عیبم نییە لە خوا بەزیاد بەڵێ هارەوڵ داهاتی کە ڕۆژانە بەدەستی دێنی بەشی بژێوی ژیانە بەڵێ بەشمەکە بەڵێ بەشمەکە هارەوڵی لە خوا بەزیاد چەند ساڵم کارە دەکەین؟ 17 ساڵە لێرە تقریبا بۆ 17 ساڵە ڕارە. چەند گرنگە ئینسان قەناعەتی هەبێت؟ زۆر باشە قەناعەت دەبێت لە خوا بەزیاد قەناعەت شتێ باش. ئەو قەناعەتە چۆن بۆ دروست بوو؟ من وەڵاهی لە خوایەوە باوەڕم بەخوایە و باوەڕم بە ئیشەکەشم هەیە لە خوا بەزیاد بێ کاسبێکەشم عیبی نییە. گەنجێک بیە لێرە کار بکات بەڵێ دەرفەتی هەلی کار هەیە دەتوانێت کار بکە کاری دەست دەکەم هەموو کەس ناوەڵی هەموو کەس پێی ناکرێ هەموو کەس پێی هەموو گەنجێ و ئیشەی پێ ناکرێنەوە پێی ناکرێ ناوەڵ. سلام علیکم. سلام سەد چاومە خێر. مام حاجی بابزانم لێرە چ دەفرۆشی و ڕۆژانەیە ئیشەکەت؟ ناڵی خۆمە خۆتەوە؟ بەڵێ. باشە ئەو داهاتی ڕۆژانە لێرە کۆی دەکەیەوە بەشی بژێوی ژیانت دەکەن؟ نەبەخوای بەس دەکە دێنێ ئێرە فێ ئێرە بووینە و هیچ نییە بەخوای نییە بازار لە بازاڕین. ماشەوە چەند دەبی لێرە ئیش دەکەین؟ دەمەکە ئێرەدان ڕاوە لێرە ئیشەکەم. ماشە بازار لۆها خراپە وڵی دەمەرجێکە تۆڵێ معاش نییە. باشە حکوومەت پارەی نییە هەبیدا بە موچەخۆران؟ وڵی خۆی زانێت دیارە نیەتی بۆی نایدە باوەڕ دەکەی نەیبی؟ دیارە ئەگای بێ بۆ نایدە تۆش باوەڕ ناکەی؟ نەڵێم نیەتی کابرای بێ بۆ نایدە. چێ بەرپرسە لەم دۆخە؟ وڵا هەمووی بەرپرسەکان خستۆ سەر هێوە ئەوەی بەغدا ئەڵێن معاش نانێرە بێت تاخیرە بێ یعنی خەتای بەغدایە؟ وارێ هەموو معاش شتم نییە. باش دەتوانم بپرسم ڕۆژانە لێرە چەند بەدەستدێنی؟ خدای ئەم مانگە ئەگە بلم زەرم کردووە ئیسوادەم لێ نەکردووە بەس ناوەخوای چاوەکەمی سەد چاو. بازار چۆنە؟ وڵی بازار کزە تۆزی بۆ؟ وڵی ئیتر بازار کزە خۆ دەزێن وەزعگە چۆنە و بازارگە کزە ئاغای پەیوەندی بە موچەوەیە؟ وڵی ئەیتەمان ئیشەڵات چاکشە بێوش چێ بەرپرسە لەوەی کە بازار خراپە؟ وڵی بلمشتی نازانم بڵم چێ بەرپرسە بلمسی ئارە وڵە حکوومەتی هەرێمە بەغدایە بە خدای ئێمە نازانم بڵێم خەتای چییە. چەند ساڵە کار دەکەی لەم بازارە؟ وڵی دا 12 ساڵە بێ. چێستا خراپ بووە؟ وڵی سە بازار زۆر خراپە. زۆر خراپ ئارە وڵە بەێ ینی لە ساڵای ڕابردوو بەو شێوازە نەبوو بازار باشتر بوو باشتر بوو با لە شەڕی داعشش باشتر بوو لە ئێستا باشتر بوو بەێ. پێدا کەی بازار باشتر دەبێت وەکو جارانی لێ؟ وڵی ئەوەی خۆ ئازان نازانی من نازانم سبێنی چیمان لێ دیوە نیە ئەوە خۆ ئازانی وایە یانە منیز نازانم وایە یان ئەو نەبوونی بازارە چەندێک کاریگەری لەسەر دڵ و دەروون بەجێ دێڵێ؟ وڵی ئەی ناخۆشی چۆن بەس دەبێ شکووربی سەڵات نییە دەستانی دەبێت شکووری بە چەند ناڕازی لەم بارودۆخە؟ وڵی ناڕازی چی بین ئێمە وەک خاگەگە ئەی وایە یان نە خۆشبی سەلامت. رضي الله تعالى بزياد بقناعته بعيبني إن شاء الله. يعني كذا گۆڕانکاری گۆڕانکاری هەیە بایەوە لە بۆی نەبوونی موچە و وەزاکە کەمە لا لەبارە بەس عیبیشینە لە خوای بزیاد ئێستا عیبی هەیە؟ ئێستا عیبی بڵێ عیبی سەی براتکە
بلێ معاژ نییە و موچە نییە و ئەسعەکە زۆر باش نیە بەس ئینسان دەبی قەنەعەتێبی وایە ئینسان دەبی قەنەعەتێبی ئەگەرنا بازارەکە وەکو پێویست نییە بەخۆ وەکو پێویست نیە بەس قەنەعەت شەرتە دەتوانم بڵێم گەنجێک دەتوانێت لەو بازارە کار بکاتن و ئایلێک بەڕێوە بباتن گەنجێک بەتەنیا زەحمەتە لەو بازار ئێستا زەحمەتە ئەو داهاتەی کە ڕۆژانە بەدەستی دێنی چکە داهاتی و ڕۆژانەیە وایە بەشی بژێوی ژیانە دەکات بەخۆی بحکومی ئێمە ساحب دوکان الحەمدولیلا وەشکر کەسانی کەش مالەک نیش دەکات بەس وەک جاران نییە ئارە وەڵا وەک جاران بەس ئیش دەکات تقریبان 5 کەس بەڵێ دەتوانم بڵێم 5 خێزان چاوی لەو 5 خێزان زگورت شتێ دەست ئەو گەنجان لە ئێمەنا ئەوانە زگورتن گەنجەیکە لە بەخۆ حەسەب ئەوەیە حەسەبیشکردنی خۆیان و حەسەب هیلاکەتیانە و حەسەب بازاڕە و ڕۆژانەیە یان مانگانێ و هەفتانەمان لایە و مانگانەکە چەندە حیمانە 400 دێنێت تێمان ئێستا و پیاوە هەفتانە هەفتێ 600 هەمانە و گەنجەمانە ئیش شەکا و مەکتەبیشەکە ئەو کەمترە هەفتەی 600 مانگانە دەکاتە 240,000 بڵێ کەم نییە بە خدای بۆ گەنجێک آخر بۆ داهاتی هەمیشەی کەمە زیاد ناکەن زیاتری پێ بازارەکە ئەوەندە هەڵدەگری ئەوەی مە بگرە زیاتریش دەدێن لە دوکانەکان دیکە و لە مەحەلەکانی دیکە ئەو گەنجێ و ئەو گەنجێ و سڵاو لێبێ سڵاو تۆش خێزانداری نە باش بە چەندی کار دەکەی ڕۆژانە 10,000 ڕۆژێ 10,000 باشە بەشت دەکا وڵی بەش ناکە وەست چێکەی توانی بە 10,000 بەیانی پرۆسیا سەرگیری پێک بینی بتانی خێزانێک بڕێوە بی پرۆسیا سەرگیری پێک بینی نا خۆ دەزانی مەسعەکە چۆنە ئاڵتون و شت گرانە مەسروف گرانە هەموو ڕۆژێ و 10,000 هەیەیان هەموو ڕۆژ چەند دەبێ و کارە دەکەی وەڵام دەوری مانگێکە زۆر لە زۆر نییە سعات چەند دێ دەرێ لۆکە سابەت سعات چەند دەگەڕێەوە هەشتی بەیانی هەتاکو ساعت حوتی وارە بێزارنی لەو دۆخێک ئێستاە با بێزاری بابزانم بازار چۆنە ئێستا وڵی لەخوا بە زیاد بێ باشە بەنسبەت باشە ئەو ئیسمانی ڕۆژیەشی 20,000 یعنی باشە وەزاکار لەخوا بە زیاد بێ قەڵ باڵغە و وڵ هیچ ئایبێشی نیە لەخوا بە زیاد بێ ئیزایبی نییە ناوەڵە خەڵک دەرە ئایبی هەیە ئێوە خەڵکە هەنێک کەس هەزیان بۆ وەزانە چیان بۆ وزعیانە وڵی باشە زۆر باشە هەندێک خەڵک هەیە چای بۆ وەزای ئەسا هیچ ئایبێکمانی لەخوا بە زیاوەتە من لێرم دامەێنم وڵا زۆر باشە ئارەوەڵە لەخوا بە زیار 15,000 و ڕۆژێ 20,000 باشە زۆر ڕۆزمان باش سواز بەخوای گەورە ئارەوەڵە 10,000 بەشت دەکە لەخوا بە زیاد بێ من کرێچینی مەهارەوەڵە بەشمەکە ئەیەکە کرێچیبی ئەوە کوڕێکی معاشی شعشی باشە نا هەر لەسەر 15,000ەکەی یەک کرێچیبی تابی هەبی بە 15,000یش بەشی دەکە ئەخرم عالمەوەنێ پیاویستا شەکە من ئەوە کەمە ئەوە یشتی من ئەو نیە بەس پیاهۆی تەڕافرش سەفرێ وڵا بە 50,000 5,000 تا 50,000 بێت تا 6,000 بێ ڕۆژانە ئارەوەڵە باشە لەخوا بە زیاد بێ ینی وەزعەکە زۆر باشە وڵایی بەدڵ منە ئارەوەڵە لەخوا بە زیاد بێ بەدڵتە ئارەوەڵ هیچ ئایبێشی نییە سپاس بەخوای گەورە زۆر باشە ئەدی کە معاش تاخیر دەبی هیچ فەرقی ناکاتن چەند ڕۆژێ تۆزێ بازار سستە بێ بەس دوای معاشە باشە بێتەوە وەزە حتا مەدێشی زۆر جگە لەم کارە بۆ خۆت موسەشت هەیە ناوەڵە موچم نییە ناوەڵە ئەوە تقریبا 10 ساڵ بۆ 2 ساڵە ئەمی شاکەم لەخوا لەگەڵ یا ڕووم وەزعەکە قەناعەتت پێ ئای لەخوا بە زیاد بێارەوەڵە ئارەوەڵە سوات چەند منداڵت هەیە وڵە هەی منداڵ 4 کچ و 1 کوڕم هەیە 5 مناڵم هەیە ئەمەنیان درێژ بێ سلامەت بی لەگەڵ ئێوەیە حەز ناکەی ئێستا ژیان قورسە داواکاری زۆرە منداڵ داواکاری هەیە وڵی لەخوا بە زیاد بینەکە من زۆر داواکاریان نییە لەخوا بە زیاد بێت ئەوەی داواشکەن بۆیانەکەڕم هەر لە هەوڵەوە بۆیانە بکڕیوارە قەت بێ دلیان ناکەم ئارداوای چی بکەن بۆیانەکەڕم وەڵا لەخوا زیاد بێ ژیام لەگەڵە وەزەیە خانی خۆم هەیەەوە ئێتر کرێچیم لەخوا بە زیاد بێ زۆر باشم الحەمدولله ئارە وەڵا بازارت هەر هەبێ چاوت ماچەکەم
سلام علیکم. عليك السلام ست چاو بخير بن با بزانم بازاری تو چۆنە بازاری ماست و پەنیر و والله تعين شكي ما روجانية أجا معاش بيو أو بازار بي معاش نبي بازارك خراب بي إما ماستا كمان هي منطقة شوانا ينم بخومي ينم ماستي مانغا ماني ماستي مرتاز درتشوا دو مانية صاف مرة. بله صاف مرة هي منطقة ناشوانا غەش و شتیوای هیچ غشتياني بخوم لما لكاينم بە دەرەجەیەک دەفرۆشی. بردرجة كيف روشن سڵی بە چەندە؟ سطلي با است حاليا بحوت زارة 2 كيلو صاف مرة باش ڕۆژانە چەندێک خەڵک حەزی لێ ئەم جۆرە ماستە بکڕێ والله طبعاً لبر- وكو حظ همو كاس حظي ليه ئەوەی بەس- کردێ بەس کڕینەکەی کەمە ڕۆژەیە 5 کەس زیاتر نایکڕێ ڕۆژەیە هەر باشی ناکەن بەس وەکو معاملە هەمووی معاملاکە بەچەنە و بەچەن نییە ڕۆژەی پێ دەفرۆشی وڵات جارە 5 نافرۆش ئەوە ئەو ڕێنامە تا لەوەیە 4 ڕۆ 3 ڕۆژ کەش بینێ چەند ساڵە کار دەکەی لێرە؟ وەڵام بخۆم 3 ساڵە لەو بازارم بەس پێشترش لە دەست بوومە و حیوانمانە بوو پێ باش. ئەی کو لە ماوەی 3 ساڵدا معمیلی لە خۆت ڕانە کێشە؟ معمیلمانەیە لەخوا بە زیاد بێ معمیلی دوکاندارم ئێستا بەیانی بیانە بە ئەوڕۆ تازەیەنامە لێدەمە دوکاندارەکان و مارکێتەکان ئەگە بە تەمایێرە بم بازارێرە هیچ نییە باش. بازاری ئێرە وەکو خۆت دەڵێ هیچ نییە ناوەڵا. ئەوەستێکە بازار نییە. بازار نییە خەڵک معمەلاکە لە شتی هەرزانەگەڕێ شتی باش کەم دەڕوا لێرە دەبێت دۆ بە هزارێ دەم خۆماڵی ئێرانێکە بە 1500 ئەوە لە چایەوە دووقاتی وەشە تەحیم بە 5,000 خۆماڵی باش. لۆ بازارڕ هالی هات بێمەعاشی بۆ ماعاش نادرێ ئێوەڵایەوە حکوومەتەکەی مەعاژ نادا خەڵکش چاوی لە دەست مەعاشەکەیە حکومت بۆ نایدا وەڵایەتە حکومە جارێ لە پارە نییە و باوەڕ دەکەی نەبی ناوەڵا باوەڕ ناکەم پارە زۆرە ئارە بەس نایدا بە خەڵەت وەڵایەتر ئەوە حکومەتە دیارە خۆی زانێ چەند موچە خۆر دێتە لا داوا دەکات بە قەرز ستڵێک زۆر ماست دێ بەس ئێمە ئیشی قەرزمانیە لەبەرە ئیشەکە ئێمە ڕۆژانەیە ئێمە مارکێت و شتیوان نییە ماگانە چاوەڕێ بکەین بە قەرزمان نیە ئەم بە دوکاندار بە قەرزی بدەم هیچم نامێنێ بەس بە قەرزی نافرۆشم بە قەرزی فرۆشم دەبێت دوکانەکە داخەم ئەگەنا خەڵک داوای قەرز دەکات ئارێ وڵە ئەو ڕۆبای 500,000 ماسمێناوە لە دەشت ماڵەکان پارەکەیان ێ ماڵێ 100,000 و 150,000 دەبی دەمێ ئەگە من بە قەرزی فرۆشم و لەولا بە قەرز کابرا نامداتێ باشە گەنجێک لەم بارودۆخە بیوێ پرۆسیاسە گیری پێک بێنێ و ماڵێک بەڕێوە بە بۆ ئیشوکارێکی ئێستا هەیە دەتوانێت ناوەڵا برام کەس ئێستا بە تەماژینێنان نەبێ لەو زروفەیە ناوەڵا ئەم شاگردێکم و ڕۆژی دارزامەدا پێی ناژیە وازیێنە ئێستاوا خۆم لێرانم شاگردەکەشت نەما بوو ناوەڵا ڕۆی 10,000 پێی کەم بوو چوو ئیشکەی دۆزیەوە بە زیاتر ئیشەکەی ئێمە شەرەوەندەیە بە 10,000 و 15,000 ژیان ناڕۆ هەتاکەی بە ئەم بارودۆخە بەم جۆر بەم وڵا شێوازە هەتا مەعاش تاخیر بێ حاڵمانەرەوا بێ مەعاشەکە باش بە بینێ سەپار باشتر بوو پێرار باشتر بوو ئەی ناگوترێ خەڵک ئەوانەی هەڵبژاردێ و بەدڵی یەکیان ئەی بۆ ئەوە لە خەڵک دەکەن وەڵا هەڵبژاردن هەمووی بۆ جیرفانە هەڵبژاردننی چی بۆ جیرفانەکە خۆیانە ئێستایشان بە خەڵک نەما ناوەڵا کەس سوالش لێ ناکە هەتا مەعاش نایەتەوە کە سوال لە کەس ناکە هەتا هەڵبژاردننیکە کەس نایە بێرەشە ئەو یەکەم کەناڵە بێتەوە بازارە و لە دوای هەڵبژاردن گەنا کەس نایەتەوێ ناوەڵا کەس ناتۆ بە خێر بێن سەر چاو سلااو لێبێ سلااو لە تۆش برا چ کار دەکەی لای براکەم لە سەم مێز وڵای سفرە و کلێنە سەفرۆشم بە تایبەت ئارەوەڵا وڵای جار وایە لە سەعات 1 نیۆڕۆ دێم هەتا ئێوارە ئارەوەڵا وڵای جاروە وڵای حەسەب ڕۆژانێ ڕۆژ وا هەیە وڵای هیچم دەست ناکەوێت وڵای ڕۆژش وا هەیە ئەو پەڕی با بلین 5,000ێکە ئارەوەڵا چی دەکا و پارەیە وەڵایی وە کابراوتی بەس بەشی پاکەتەکە مەکە ئارەخۆم جگەرە کێشم ئارەوەڵا بۆ وازی لێ نایێنی وڵی چەند کەس پێمیان وتووە بڕۆ لای مامەت ئیش بکە لای مامەت باشترە وڵی من خۆم بابلین دوێنێ شەو 1000 کارتۆن سفرم داگر بەخەوەتە ناو دەستم دیارە هەمووی بۆتە برین ئارەوەڵا بە چەند دادگرت وڵی 1000 کارتۆنم داگرت بە 10,000 ئارەوەڵا وڵی
با بڵین ئاوتۆماتەکەشمانداگەر 500 دانە بوو 5,000 بۆ من حساب کرد ئارە وەڵا یعنی وەڵام من لەبەرەوە ناچم لای ئیش ناکەم یعنی پارەی ڕۆژانەکەی کەمە ماندووبوونشی زۆرە بەخۆم با بڵین من تایبەت نزیکی 5-6 مانگ لەو کۆگای ئیشم کرد ئارە وەڵا خۆت نەخۆشیشت هەیە خۆم نەخۆشی دەرونیم هەیە ئارە وەڵا پارەی حیلاجەکان چۆن پەیدا دەکەیت پارەی دەرمان چۆن پەیدا دەکەیت وەڵی ئەوەش جاروای خاڵممان یارمەتی مەدەن ئارە وەڵا سلامت بیاخوا خۆتی موچێت چەندە کاریگەری لەسەر ژیانت هەیە والله هەیەی بڵێ نیەتی هەیەی بەڵام چی بکەین زۆرە کاریگەریەکەی بە قورآن هەیەی بەڵام دەبێ تەحمل دەبێ لێمەش خراپترێ بەڵێ ئەوەی کە دەڵێیت کە تەعاملت هەبی مەبەست تێ دەبی لەگە وەزعکەی خۆت بگونجێنی بەڵێ دواکەوتنی موچە چەندە وا دەکە کە ژیانی کۆمەڵایەتی خەڵک تێک بچێت بە قورآنەکەی سەر ئینسانەکان خۆی سەر ئینسانەکان خۆی ئینسان هەیە مەسەلەن پەروەردەی جوان نییە زوو پەشە لەهێنی ئینسانش هەیە پەروەردەکەی جوانە ئەگەر هەفتەیەکش نان نەبێ بیخوات لای ئاساییە چەند دەبێ موچە دۆرنەگرتووە ئێستا تقریبا چل شەوە بێت ڕای تۆ بۆ موچیە نادەن نازانم خەتای بەغدایە بە قورآن نازانم ناوە ئەوەندەی سری هەواڵەکان دەکەی لێچیان حاڵی نیم نە لە عێراق حاڵیم نە لەمان حاڵیم لیان حاڵی نابم قەتای شێە و چۆنە و چۆن نییە لیان حاڵی نابیت کەس ناکە ئێستا ژیانێن لە خەڵک قورس کردووە ژیانەکە کە قورس بووە بەرەوەڵا قورس بووە بڵێ قورس نەبووە قورس بووە بەڵام نازانم حەلی وای نییە کە بڵێ چارەسەری ئەو دۆخە چۆن دەکرێت چارەسەری دۆخە والله بڵێم چارەسەری دۆخە چۆن نەگرێت ئەگەر هەموو مانگێ موچە بێ و کاسبیەکانش هەمووی وەکو خۆت کە داوام دەکەی ئامادەی چەند بەبێ موچە داوام بکەین ئامادەم بێم دەوام بکەم هەر ئامادەم هەموو کات ئامادەم ساڵێکیش 2 ساڵش بەچاوم زین بۆ ئامادەم هەموو شتێ پارە نییە ینی تو تەمەشاکەی ڕاستە پارە دەوری هەیە بەڵام تو گەر خاکت نەبوو تحسیل لە ئیمانش دەکات وەنیە تحسیل لە ئیمانت دەکات ئەی تۆ ئێستا بۆ نمونەگەر لە ماڵەوە کە خانێکت حوشەی نەبوو مرتاحی مەرگەگە خانی نەبی کرێتی بی موچەی نەبی چۆن بەبێ موچە داوام دەکات لە هەموو وڵاتێک بای خۆی کەم و کوڕی هەر هەیە بڵێ نییە لە هەموو جێک هەیە بەڵام لە ئێمە زیاتر هەیە چاوەکە بەڵام ئەو بێ موچەیە تاسیری لە خەڵک نەکردووە طبعا تأثيرك بس زورنا بو شويش يعني بو شويني يعني تاسیری زۆر نییە زورني انا والله كابراك دو ما نسيب ما خو رانا يعني شي يا ما خو خلق هم بلاطان معاشينيه ايران ونيه كي معاشي ايجي كزنا ولا برسيا لا والله كتا كسبر دوا بۆ خەڵک بەشێک لە خەڵکی گلەی دەکات دەڵێ بازار باش نییە كاك لا خوا بزيابه لو هرزانيه لو هرزاني در ئێستا هەرزانیە لا خوا بزيابه لا خوا بزيابه کەسێک دوو مانگان موچەی وەرنەگری تەنها موچەیەشی هەبێ چۆن بتوانانی كاك حكم الحزناك مش حزناك عايز حكم الحزناك هم دم عاش بلاتي اي شلون حکومەت حەز دەکات حكم الحزناك ما عاش بدا ئەی بۆ نایدا او خدای حكومه دنيه خەتای چییە او خدای حكومه عراقيه ايونيه مشتاق تسليم كل ورا كل نايدا ئەی خۆ چەند ساڵی ڕابردوو حکوومەت یاریان خۆی دەیفرۆشت اي الاخوان زي ما عاش عيبين ابو لا والله بەس ئەو سار مشکلەمانەیە بس اوصل مشكله 2 ساله مشكله مانيه وەتی کەتە دەست بەغدایە مشکلەمانەیە الاخوان بزياره ولا دز بغاره ولا ئەگەنا پێشتر مشکلەمان نەبوو الاخوان بزياره هم ابوه گەنجێک دەتوانێت لەم بازارڕە کار بکاو پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ و خێزانێک بەڕێوە ببات زين شونا بس او نفرق ودي صار كارات وداويش ناي كار سيبس قالمه كاميرا شي بلاش ذاتي او فرقيه كاك اي شو نيوانيه هم مش فرقيه گەنجێک بێ لەم بازارڕە کار بکە ڕۆژانە چەندی دەست دەکەن والله قد جيب ايش ناقه
گەنجیش ناکە نا بەخوایش ناکە ئەو بەنگلادێشی و سووری بینی ئیشەکە نا وەڵا خۆیش ناکە گەنج زەریان بە 300 و 400 دەگەمەوە چی وەرە کاکەم قاچێک توانێ بۆ ئیشەکەم بۆ کارەتوانی ئیشکا ها ئەو قاچێک توانێ کاک بۆ ئەتوانم ئیشکەم ئەو پەجە بڕاوە ئیشەکەم کابرا ئیش ناکە کاک خۆت کە ئیش دەکەی دوکانەکەی خۆتە یان کرێک مە کرێچیم کرێچ ئارە وەڵا ینی قەنەعاتت هەیە بە لەخوا بەزیابێ ئارە وەڵا خوانێ بڕێ با قوربانم بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی قەزای بنەسڵاوە بوو دەربارەی دۆخی بازار بەشێکیان دەڵێن بازار باشە و بارودۆخی ئێستا لە چاو پێشوو ئەلحەمدولیلا زۆر گۆڕاوە ئەوان ڕازین بەشێکی دیکەیان دەڵێن نەخێر بارودۆخی ئێستا زۆر خراپە بە تایبەتی دۆخی بازار ئەوان دەڵێن کار و کەسابەت وەکو پێویست نماوە ئەو داهاتەی کە ڕۆژانەش بەدەستی دێنین بەشی بژێوی ژیانمان ناکات و بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەوانەی کە بەم بارودۆخی ئێستا ڕازین لە ئەنگری دەسەڵاتن یاخود دەترسێن و نانەوێت قسە بکەن هاوڵاتیان دەڵێن ژیانمان قورس بووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە دەبێ ئاوات بە دوێنێ بخوازین تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەوردە سپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ